وریا دەنگۆیەکەیە کە ئێران هەوڵ بدات یان وە کارتێکی فشار داخستنی گەروی هورمز بێنێتە ئاراوە ئەتوانێ ئەمە بکە یان چی ڕوودەداتە گەرمە بکە وڵا توانە بەر لەوە ینی بزانین گەروی هورمز چییە ینی ڕێڕەوێکی ئاوی زۆر گرنگی ئەو ناوچەیە ڕۆژانە 21 میلیۆن بەرمیل نەوت جگە لە غازی ئەلپێجی وانە پێی هەناردە دەکرێت بە وڵاتان بە تایبەت بۆ یابان سین کۆریای باشوور و کۆمەڵێک ئەو وڵاتانی کە دەخەونە ڕۆژ ئاوای ئاسیاوە تا ڕێڕەوێکی زۆر زۆر گرنگە لە سەدا سی وزەی جیهانی واتە بەکارهێنەری وزەی جیهانی لەسەر ئەو ڕێڕەوەیە بۆیە ئەنی کارتێکی فشاری زۆر زۆر گرنگە بۆ مەسەلەی داخستن یەکێک لەو کارتە باسانەی کە تازەترین پێشاتە لەو وارەدا کەشتیوانی بەریتانیا کە مەترسی خۆی پیشانداوە باس لێو کردووە کە کۆمەڵێک جوڵە هەیە جوڵی ئەلکترۆنی کە ترس لەوە هەیە کە ئەو گەروە دابخرێت بەڵام ئەگەر ئەم گەرو دابخرێت کۆمەڵێک لێکەوتەی ئەمە زانیاری ئەمڕۆیە ئەمە زانیاری ئەمڕۆیە ینی بەریتانی هاتوتە جۆرێک لە ترسی دێنیشتو لەسەرەوەی کە ئەگەرێک هەیە جوڵەیەک هەیە بۆ ئەوەی کە با ئاراستەوەی کە گەروەکە دابخرێ بەڵام تا ئێستا ئەمە نەخراوەتە بواری پراکتیکەوە چووکە داخستنی و گەروە لێکەوتەی ئابووری زۆر گەورەی لەسەر جیهان بەجێ دەهێڵێت زۆر باش وەزیری دەرەوەی عێراقیش دوێنێ قسەی کرده بوو دوێنێ پێرێ بوو دەربارەیەوە لەگەڵ وەزیری دەرەوەی ئەڵمانیا یعنی مەترسەکەی خستووە ڕوو ڕەنگە نرخی نەوتیش بەرزکاتەوە ئەگەرێکی وا ڕوو بدات ئەگەر ئەو گەروە دابخرێت نرخی بۆ ئەمەی هێنایە بە پێیشی کاریەکە نرخی نەوت لە هەفتەی یەکەمدا لە 115 بەرز دەبێتەوە تا ئەمڕۆکە نرخی نەوت بە 75 دلار بێت ڕەنگە لە ماوەیە هەفتەدا بڕوا بۆ 100 بۆ 150 دلار ئەگەر داخرێت بە هەمان کاتدا هەتا ئاماژەکان بەو ئاراستین ئەگەر دابخرێت نرخی یەک بەرمیل نەوت تا 300 دلار بڕوات چونکە ڕۆژانە 21 میلیۆن بەرمیل نەوت لەو ڕێڕەوە پەکی دەکەوێت هەرێمی کوردستان قازانجەکە عێراق زیانمەندی سەرەکی ئەو داخستنی ئەو ڕێڕەوەیە لەبەرەوەی ڕۆژانە 3.3 میلیۆن بەرمیل نەوتی عراقی لە ڕێگەی ڕێڕەوە دەڕوا بە بازاڕی جیهانی عراقیش لەبەرەوەی پشت بە داهاتی نەوت دەبەستێت یعنی لە سەدا 95 داهاتی عراق لەسەر مەسلەی نەوتە ئەگەر ئەو ڕێڕەوەدا بخرێت بە دڵنیاییەوە دەبێتە شۆکێکی ئابووری بۆ عراق تەنانەت نەتوانێت موچەی فەرمانبەرەخانیش بلا بەڵام وریا هەر کاتێک خەریکی ئامادەکردنی هەواڵە بووم گوێم لەوە بوو کە باستە کرد ئەو ئەدوود ڕۆژێک ڕەنگە ئەگەروا بە ڕۆژێک هەرێمی کوردستان موچەی عێراق بات ئەوە چۆنە وریا هەر بەڕاستی ڕەنگە ڕوو بدات ئەوە ئەگەر ینی کۆمپڵێک ئەگەرن بەڵام لاوازن لە ڕوودانیان بەڵام ئەوە جۆرێک بوو لە مەسلەی هین بەڵام ئەگەر بێت و دابخرێ بە دڵنیاییەوە چۆن دەڵی ئاسۆیەکی ڕوون دەبێت بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی لە 25 سی دو ساڵ لەمەوبەرەوە ینی بۆڕی نەوتی هەرێمی کوردستان کە دەڕوا بۆ بەندەری جیهان بە بڕیارێکی دادگای پاریس داخراوە ئەگەر عێراق ناتوانێت ناچاری ئەوە بێتەوە بەندەری لە ڕێگە و نەکەندی سوێسەوە هینەوە گەروی هورمزەوە نەوت ئاراستە بکات بە ناچاری یەک دەرچی لە بەردەمدا دەمێنێت ئەو دەرچێ شوێە بۆ ڕی جیهانەکە نەوتی هەرێمی کوردستانی لێ دەڕواتە دەرەوە بۆیە یعنی ئەگەر ئەوە ڕوودا بە خێرایی هەموو بڕیارانە دەژی ئەو بۆ گیراونەتە بەر بڕیارەکانی دادگای فیدراڵی وڵاو بۆ هەرێمی کوردستان خۆشە بێ ئەگەر شتێکی وا ڕوودا کاتمان زۆر نییە وریا لەگەڵ چاوانی شانی باسی ئەومان کرد باشە ینی ئەم هەڕەشەی ئێران بۆ گەروی هورمز سەربگرێت چی ڕوەدا چی وڵاتێک دێتە جواب بۆ ئێران کەی ئەگاتە ئەو بڕیارە ئێران کەی دەگاتە ئەو بڕیارە بە بڕای منەوە هەم نقطەیەکی بەهێزی ئێرانە لەبەرەوەی دەتوانێت کاریگەری لەسەر ئابووری جیهاندا بنێ ئەمە نقطەیەکی زۆر بەهێزە بەڵام بە دیدی منەوە دیدی خۆمە ینی زانیاری نییە ئێران لە نقطەی لاوازیدا دەست بۆەوە دەبات چونکە کاتێک دەست بۆ ئومێدی نەما ئەگەر ئومێدیشی نەماوە بە بۆچوونی خۆم ئەگەر ئومێدیشی نەما دەست بۆ داخستنی نۆکەندی سوێز دەبا بۆ ئەوەی وڵاتان ناچارکات بێتە سەرخەت و جانگەکە بوەستێنێ بەڵام ئەگەر ئەمە ڕوو بدات و دابخرێت لێکەوتەی ئابووری گەورەی دەبێت چونکە ئەو وڵاتانی کە پشت بە کڕیاری ئەو نەوتەی ئەو ناوچیان بەتایبەت نەوت و غازی قەتەر نەوت و غازی عێراق بە هەمان شێوەی ئێران و ئەو وڵاتانی تری ناوچەکە ینی بەتایبەتیش وڵاتانی گەورەی پیشەسازینی وەکو هیندستان سین یابان کۆریای باشوور تایوان ئەو وڵاتانە ینی پەکیان دەکەوێت تەنانەت سعودیا و ئەمریکاش ناتوانن ئەو کورتێنانە پڕ بکەنەوە لە هەمان کاتداوە دووبە دەبێتە قەیران لەسەر چی لەسەر بەرزبوونەوەی نرخی شتومە و کاڵا لەسەر ئاسی جیهان بێگومان بە هەرێمی کوردستان زۆر باشە سپاس بۆ زانیارەکان ینی ئەگەرێکی زۆر قورسە هەر بژیت سپاس دەکەین.